دۆخی کوردستان و نێوانی حزبەکان بە شێوێک ئاڵۆز بووە، پێناچێت واز و جارێکی تر هەمووان لەسەر یەک مێز نەک بۆ ڕێکەوتن تەنانەت بۆ گفتوگۆش کۆ ببنەوە. قسەکردن لەسەر هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم و دواتریش پەخستنی پەرلەمان کوردستانی بۆ دۆخە گەیاند. سکرتێری حزبی شیوعی کوردستان دەڵێت دوور لە عەقڵیەتی حیزبایەتی پێویستمان بە دانووسانی کراوە هەیە بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان. ئەمە پێویستمان بە دانووسانێکی کراوە هەیە، ئەبێ هەندەری هەموو دایانە سیاسەکان بێ کە بە عەقڵێتی بەرژەوەندی نیشتیمانی دوور لە عەقڵەتی بەردەستی حیزبایەتی، دوور لە میتۆدی دۆڕاو و براوە کە مامەڵە لەگەڵ ڕووداوەکان بکەن. لە ڕابردوو دەیان هەوڵ دراون بۆ ئەوەی هەر نەبێت لایەنە ناکۆکەکان جارێکتر هەمووان بێکەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان کۆ ببنەوە. هەوڵەکان شکستیان هێنا و تا ئێستاش لایەنەکان لەسەر مەرجە سەرەکیەکانیان پێداگیری دەکەن. ئەندامێکی دەستەی سەرۆکایەتی حزبی زەحمەت کێشان دەڵێت پرۆسەی سیاسی لە کوردستان لە ئاستێکی مەترسیدایە. پرۆسەی سیاسی لە کوردستانی عێراقدایان لە هەرێمی کوردستاندا گەیشتە حاڵەتێکی زۆر مەترسیدار لەبەرەوەی ململانیەکە لە حزبەوە لە حزب بەرامبەر دەسەڵات لە حزبەوە بەرامبەر حزبیان بەرامبەر حزبی دەسەڵاتیش بێت تجاوزی کرد، سنووری خۆی بردە پەرلەمان، بردە ناو حکوومەت. هەموو ئەو ململانە ئاڵۆزانم ئەمە بەشێکی بە زیاتر دەتوانم بڵێم جانبی حزبی زیاتر زاڵن. خراپتربوونی دۆخی کوردستان لەو کاتەدایە حزبەکانی کوردستان بڕیاریان داوا لە ڕۆژی 25 ئەیلولی ئەمساڵ ڕیفراندۆم لە کوردستان ئەنجام بدرێت. دیاریکردنی ڕۆژی ڕیفراندۆمیش بێکارەکردنەوەی پەرلەمان و باشترکردنی بژێوی خەڵک کە لێنی نێوماڵی کوردی زیاتر کرد. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.